خۆشم ماوێ خاکم واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکم واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکم گشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باقی گشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن کە مردم شین و گریانت بە من چی لەسەر مەیتت لە خۆدانت بە من چی کە نەتهێشت بەی لە باغی سی نەبڕنم ڕنینی ڕوومەتی جوانت بە من چی لە شانت دام لە شانم گەر نەدەیشان ئەجینا تەرمی سەرشانت بە من چی بهێڵە سەروەچێلی گەردنت کەم ئەجینا سەر لە کێلدانت بە من چی بەرۆکت دامەخە ئێستا ئەجینا بەرۆک دادڕانی قەبرانت بە من چی بە زیندویی بە بالۆرەم نەدوێنی کە ڕێبوارت نەگرتە سێبەری خۆت سەفای بەردەرک و هەیوانانت بە من چی سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە یەکەم بەرنامەی گوندەکەم لەگەڵ هاوکار و کامیڕەمان بەختیار بێناسی لە باوزێ من عوسمان ئەحمەدم دێمە خزمەتتان دەچینە ناو گوندی باوزێ بزانین باوزێ هەمیشە جوان و هەمیشە ئاوەدان چی دەگوزەرێ لەگەڵمان دەچینە لای ئەنجومەنی گوندی باوزێ هەندێک و توێژی لەگەڵ دەکەین سەبارەت بە ئیش و کارەکانی ناوگوند لەگەڵمان بن. ناوی گوندی باوزێ لە چیەوە هاتووە؟ گوندی باوزێ دوو بۆچوونی هەیە بەڵێ بۆچوونێکیان دەڵێن لە ناوانە دوو تۆمدا وەکو دووزێ بەڵێ بەو ناوەی بۆچوونی ژەش هەیە دەڵێن کابراکە بووە ناوی بایز بووە بەڵێ باوزێ ئاوەدان کردوێتەوە ینی کابراک هەبووە لە ڕابردوودا ناوی بایز بۆ باوزێ ئاوەدان بەڵێ بەڵێ لەوەش باسی وەژەکەن لەوەشان و هەروە دوو زێ شێ لە ناو باوزێ زێرشیان وابزام ئەوەی بەڵێ پێڵەن چۆمی ڕەشیدی ئەوەی پێڵەن چۆمی شابان دووزێن و پێدەڵێن چۆمی کوێ ڕەشیدی ئەو من چۆمی ڕەشیدی بەڵێ ئەوەی سەرەوە چۆمی شابان چۆمی شابان بەڵێ لە نێوان ئەو دوو زێیدا بۆیە پێی دەڵێن باوزێ بەڵێ ئەوەی تریشیان بۆ چوونەکەی کەش کەسێکە بۆ ناوی بایز بووە ئێرە ئاوەدان کردوێتەوە تۆ پێت وایە کامیان زیاتر بۆ چوونەکە نزیکترە؟ وڵای وەی ما نزیک بێ لێمان لەوانە زەیەکە بن تۆمەکە بن زەیەکە بەڵێ زۆر باشە کاک محەممەد گوندی باوزێ لە چەند ماڵ پێکاتووە؟ گوندی باوزێ ئەم زستانەی 65 ماڵ بووین بەڵێ بەڵێ باشە باوزێ چەند گەڕەکە؟ باوزێ زووی دوو گەڕێک بوو بەڵام ئێستا هەندێکیان چوونە ئەو بەلێ بوونە بە سێ ینی ئەولا زیاتر ئەو بەلێ زیاتر بەری سەرپانکەی پێ دەڵێن ئێستا بەڵێ ئەوان زیاتر لێبن باڵەکان ناوەکانیان چیەوەکانی تر ئەوە دیکەم گەڕێکی نیوکۆمەریان پێگوت نیو کۆمار بەڵێ ئەوی کە گەڕێکی سوورە داڵێ بەڵێ دوو گەڕێک بوون دوو گەڕێک ئێستا بەڵام ئێستا بۆتە سێ گەڕێک ئەوان چون ئەو بەلێ سەرپانکەش زیاد بوویان سەرپانکە زیاد زۆر باشە کاک محەممەد خەڵکی گوندی باوزێ زیاتر بە چیوە سەرقاڵە؟ خەڵکی گوندی باوزێ وەڵا ماڵاتی هەیە و هەندێک پێشمەگەن و هەندێک کایگوزاری حکومەت و ئەو شانەوە زۆر باشە ئەی مەسلەی باسی ئەوەت کرد مەسلەی زراعات و کشت و کاڵ و ئەو بابەتانە لێرە مەسلەی ئەرزی زەوی دێمەکار و زەوی بەراو کامیان زیاترە لێرە؟ وڵا بەراو زیاتر بەراو زیاتر بەڵێ بەراون هەیە
دێمەکایشمان باقەت هەیە وەکو بڵێن دادستانی خۆشکۆوانە بەڵام بەراوەکانیش هەن زۆر زۆر چاکە لێرە زیاتر مەسلەی میوە و میوەجات چی هەیە لە گوندی باوزێ باوزێ زیاتر بە گوێژ و هەنار و تێ ئەوانە بڵێن بنەوبانگە ئەی هەنزیر هەنجیش هەیە زیاتر بەسی بەناوبانگە ئەوەی کە زیاتر خەڵکە گوێز هەنار هەنجیر گوێزی باشمان هەن ئەو ساڵ گوێزەکان چۆن بوون باشتر بوون لە پارە ئاو کەمتر بوو ئەو ساڵ ئاو زیاتر زیاتر بوو باشتر بوو زۆر چاکە باشە باوزێ لە باشوور و لە باکوور و لە ڕۆژەڵات جیرانی کام ئەو گوندانەیە ڕۆژەڵاتن ئێرانە ڕۆژەڵات ئێران بڵێ لەوێ ڕۆژەڵات کام ناوی گوندەکان قەلاغەشە و دەرماناوە و دەرماناوە سوورە چۆم و ئەوانە سنوورێن لەگەڵ ئێرانێ یەک حەدوبان هەیە زۆر چاکە وایە ئەی لە لا باکووریش گیرشە خاڵ و هێرۆ بەڵێ لە باشوور منتیقەی ئیسێوە و دۆڵی نێسی و ئەوانە ئەشکەنە بەڵێ ئەشکەنە شەر دەکەوێتە خوارەوە بەڵێ لەو دۆڵی خوارێ پێشەوەی بێ باوزێ بەڵێ باشە لە نێوان ئەو گوندانەدا مەسلەی چۆن دەڵێ لانی تێکەڵابوونی کۆمەڵایەتی و ژن و ژنخوازی هەیە بەڵێ لەگەڵ هەموو گوندەکە هەنن تا لەگەڵ ئێرانیش لەگەڵ ئێران خۆزاتی پەیدا بوو لەمولان پەیدا بە دەمێکا و خاڵ و خوار زیاتی پەیدا بوو وڵات حکمێکەوە بڵین ئاوەدان بۆ 91 گوندەکان ئەوان دابوونەوە ئەوش پەیدا بوو کاتی خۆی بە تایبەتی کەترێ بەڵێ ئەوانی کە ڕزی تریان کردو ئەوانی کە گرنجیان بە میوەی ترێداوە بێگومان سندوق نەبووە لە جیات سندوقی ئەوەیە کە بووە بە داربی دروستیان کردو ئەوە پێ دەڵێن قەڵتاڵە هەڵتاڵە بەڵێ ئەوە زیاتر بە شوەکەژان شو بەڵاڵ شوەبی ئەوانە بڵین داریش بەس ئەوە دروستکردنەکەی زۆری پێدەچوو وەک بزانی نا زۆری ناوەکە بزانی زۆری ناوێ ترەیەکە لەوی دەکراوە لەوی دەکرد داهێناوە لەسەربانێکی دان تا ئیشی دەبوو بە مێژوو سەوەشی پێ ناڵێن سەوەش پێڵێن بە هەندێک زمانی کێسەوە بە یعنی بە گوند کەوتووە بەڵێ بەڵێ ئەی شتێکی تر هەیە هەروەکوی وابزام گچکەترا بەچنە بەچنا ئەو بەچنە زۆر بچووکترەوە ئەوە بۆ جاریان تێڵا دەبێتن کەمێکی دەبێت کەمی دەبێت بۆ گەچۆ دیاری بۆ ماڵامی دۆستێک زیادەی دەچوو ئەوی بۆ دەبێت باشە ئەوەی کە باسما کرد لێرە ناو گوندی باوزێ زۆر کەسە بۆ دروستی بکەیان کەسی تایبەت بۆ پیشەیە پیشە زۆر بە زەحمەت نییە بە زەحمەت نییە بە زەحمەت نییە ها چاوێک لێبێ بۆ نووسکردنی بە زەحمەت نییە زۆر چاکە کاک محەممەد زۆر سوپاس دەکەین ماندوومان کردی هیوادارین لە کاری مختاری و ئەنجومەنیت هەمیشە سەرکەوت و سەرفراز بی بەیانیانی وەکو باش لێ دەڕژێشە نەموو کەوسەر کارێزێکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو بینەرانی بەڕێز لە گوند بەلای هەر ماڵێکدا تێدەپەڕی هەست دەکەی بۆن و بەرامەیەک هەیە پێم وایە ئەو بۆن و بەرامەیە کولێرە ئامادە دەکەن واتە تەندوریان هەیە هەست دەکەم لەو ماڵەش جوم و جۆڵێک هەیە با بڕۆم و لە نزیکەوە بیان بینم سڵاوتان لێبێت ئەحواڵتان چۆنە باشن دانیشن زۆردان دانیشن ئەحواڵتان چۆنە جا من ئەگەر ئەلێرە جا بۆ ئەبێردانەیە زۆر باشە ئەحواڵتان چۆنە تەندروستیتان باشن
زۆر چاکە زۆر چاک هەر بێرەدا کە ڕۆیشتم هەستم کرد زوم و زۆڵێک چالاچیەک هەیە لێرە ئین زاوا بزانم ئەوە تەندورەکە گەرم کراوە و سەرقاڵی کولێرە پێوەدانێنەوەیە باشە زۆر چاکە دەستان خۆش بێ پێم بڵێ لە کێوە هەویرەکەت ئامادە کردووە خۆت ئامادە کردووە وەڵای ئەگەر بەیانیان ئێستا تەپەن بەیانی ئەگەر بۆ بەیانیان بێ دەبێ ئێواران بیشێلین لەبەرەوەی هەڵنات کا سەرما ئێستا ئەگەر هامین با کێشتنەوە بەس ئێستا ساردا دەبێ هەویرەکە هەڵ بێدای پۆشی گەرم ئەنجامە شەوێشێ لاونە و بەیانیش دەیکەین ئەوە دانکەین هەرتان ساغ بێ ئەوە بەردەوام هەیە ڕۆژانەیان لە هەفتەیدا ئەو کاتێک کە بۆ نمونە ڕۆژێک هەستان لێ بێ یان دنا بەردەوامە بەڵێ بەردەوامان زایرە لادێ دێ بە چ خۆشە لادێ بۆەوە خۆشە وایە بەنانی گەرم و بە کولێرەی گەرم و بەدڵنیایەوە ڕاستە بەڵام چۆن دەڵێ لێ هاتووشی دەوێ سالاچی دەوێ بڵ دەبێ کەسە ئەمە فرەتەیان ئەو کچەی کە دەیەوێ کولێرەکان بکە ئامادەی باشێ بێ زوو هەستێ وایە باڵێ یارێ بە تەرکی دەبێت زوو لێوە خۆبکەوی زوو ئامادەکاری بۆ بکەیت چۆن خۆ نەکەوی کەڵک نایشەکە ناوەڵا کولێرەکە جوان نابنیشەکە سەرکەوتو نابێ دڵنیایەوە زۆر باشە جەبام شتێک پێ بڵم ئەو کولێرانە بە چەند زۆر دەکرێن ئێستاوە چی پێوەیەوە زەردە هەز دەکەم وەڵای ئەوە هەر ئەمە بۆ خۆ تۆ کاخری پێ دەڵێن دەرمان کولێرەی پێ دەڵێن بۆ خۆمان دەیکەین ئی خۆ ماڵیە خۆ ماڵیە ئەی کونجی کونجیش کونجیە و دەرمانە و ڕۆنی خۆڵاتی چاوری دەکەی و ئەدی زعفەران کاری دێنن ئەوەی بەکاری نانینەوەی ناوەڵا ئەو دەرمانێ زیاتر لە شاری زعفەران بەکاردێ بەکاری دێنن بۆیە ئەوم وەڵای ئەمەوە خۆن لە لادێ هەر ئەو دەرمانەی بەکاردێنی زیاتر بە کامیان دەخۆن ینی کام زۆرەوەی کە ئامادەی دەکەن زیاتر ئەوانی کە باست کرد چۆن یحنی میان ئێستا هەیە پێی خۆشە کونجی پێوە بێ هەیە پێی خۆ کونجی بۆ دەرمانەی خۆمان ئەو دەرمان خۆماڵی خۆمان ئەی ڕۆنی کوردی ئەینجا میماتەکەی لێرە چۆن زاتەوە کولێرێکی بە ڕۆنی کوردی بخۆ بزانە چ تامێکی هەیە بە دڵنیایەوە ئێستادەی خۆم ئاوا ناڵم وا بە ئاسانی نەجاتی بێ وەنیا ئێدە باشە خوا ئەگەر ئەرک نەبێ بزانین پارچەیەکی بزانین دەستان خۆش بە دۆی خۆش بە دۆشتان ئەوە دۆیەتان ئامادە کردووە وەڵا با شتێکی زۆر باشە با بزانین زۆر چاکە بینەرانی بەڕێز بێ ئێوە ناخۆش بێگومان وەکو باسم کرد لە زۆربەی گوندەکان یعنی زۆربەی ماڵەکان تەندوریان هەیە و هەمیشە ئەو کولێرانە بە بەردەوامی ئامادەی دەکەن دڵنیاشم لەوەی کە تامێکی خۆشی هەیە وەڵای خۆشە ئەرە وەڵی دەست خۆش بێ دەستان خۆش بێ ئەرە وەڵا زۆر لێ رازیم ڕەبی دەستان خۆش بێ وەڵی بەڕاستی یاخوا بەخێر بێ سەرچاوان بەخێر بێ سەرچاوم بەخێر بێ سەرچاوم بەخێر بێەوە کاکە بەخێر بێەوە دووبارە باست گەوتن لە شاخی بووم لە چیای بووم لە شوێ بووم ئادە زۆر باش ئەدی کاکە ئەو بڕنەوە چێ پێێتە ئەو بڕنەوە خۆپاراستی خۆمانە دەبێت ئێرە چیا چۆڵە دەبێت چەکت پێ بێ باشە یعنی لەو چیا و چۆڵی چی لێ زیاتر مادام بۆ مەسەلەی خۆپاراست نوشتووە ئێرە چیا چۆڵە بەراز زۆرە گورک هەیە بەرازی لێە بەرازی زۆر لێە باش جا بەراز بۆ بڕنەوەی دەکەوێ بەڵێ وەڵا هەناسەی ناتۆ بەرەی ڕاستە دە بەخێر بێەوە بەخێر بێەوە سەرچاوان وەڵا گرینگە مادام بۆ خۆپاراستنە گرینگە بۆ خۆ دەزانی وەمزانین لە ڕاوێ بووی چونکە ڕاو مەمنوعە نا پێویستە گرینگە لە زۆر چاکە وەڵایەوە بێرەدا هاتم بەڕاستی ئیدی هەستم کرد بۆنێک هەیە وتم بەخوای دیارە ئەو بۆنە ئەوە دەخۆی لێرە ناوە لێرە ئەوە دەخۆی ناوە وردە وردە لێرە گەرمیشە لێرە زەوەکەش تۆزە خۆشبیا خۆسپاس دەکەم جەنابیشت بەخێر بێەوە سەرچاوان باشە ئەوە بەیانیان کە بتانێت بۆ بەیانیان ئامادەی بکەن شەوانە هەویرەکەی ئامادە دەکەن بەڵێ شەوانە ئامادەی دەکەین لەبەرەوە ئێستامەوە خۆن زۆر هەڵاتە شتی تێ ناکەین لەبەرەوە بۆ تەندروستی خۆن خراپە دەمانەیە بۆ خۆی هەویرەکە هەڵبێ کەمێکی تێ دەکەین کەمێکی مەسەلا خەمیرێسا سۆدا مە سۆدەی هەر تێ ناکەین سۆدەی هەر تێ ناکەین بەس خەمیرەی تێ دەکەین و ئەو پیک و بۆنانەی بازار گەلەکێکی دەکەین دانێکی تێ دەکەین هەر بۆ تام و بۆنی خۆش ئاریوانە
وەڵا بەدڵنیاییەوە کەمتر تێی دەکەین هەڵاتەی لە شارەکانیش هەیە ینی کەمە بەڕاستی بەڵام من پێم وایە بۆ خۆش باشتر دەزانی لە گوند زیاترە وایە چۆن بە تاکید لە گوند زیاترە قوڕا و کارێکە لە گوند دەکرێت لە شاران ئەوە بەڕێوە ناچی و ناکرێ بەخوای پێم وایە کەمە کوڕە کاکە ژنانی لادێ ئازان بە قوربانەوە چی شاری وەڵا تەندروست باش بن ئینشاءالله هەمیشە بەتاقەت دەبن ئینشاءالله هەمیشە دوور دەبن لە هەموو ناخۆشیەک ئینشاءالله بەتەمان وەڵایی بەڕاستی زۆر خۆشە کولێرەکە وەڵای کاچی من ئەمە لێرە زوو نان و کولێرەی دەکەین لەبەرەوەی نان و کولێرەی گەرم زۆر خۆشە خۆ خەڵکی شاری بڕۆم داینێ وەڵای ماڵی وا هەیە بە 2 مانگانی زەرێکی نانی ناکە ڕاستە هەر زیاتر گرین لێرە بڕۆ لە هەفتەیدا 2 جار هەر کولێرەی دەکەین نانی دەکەین نانی خۆماڵی تیری چۆن ئەو نانی خۆماڵە تێری زیاتر چ بەکاردێنن لە ئاردەکەی مەبەستم ئاردی خۆڵاتی خۆماڵی گەرمەکە خۆماڵی ئەی چۆن خۆشترە چۆن نانەکەشی زیاتر وابزان بۆرترە ڕەشترە سروشتیە و ئیوا دەڵێ نانی بۆر ناخۆ مەڵام نانی بۆر دەزان چەند تەندروستە ڕاستە زۆر باش ئەوە ئەو دوێش وەڵایی جا بۆ گەر دۆیەکەش وابزانم پەرداخە شتێکم دەبێ وایە بەهەر تاکردنەوە باشی بەڵگەیە تاوان لەسەر ڕوخسەتی ئێوە فەرموودە خزمەتودایە زۆر سپاس مەمنونین بزانین ئەوە دوێ وایە وەڵا دوێ زانە بە تامە زۆر بەتامە بەڵام ئەو دوێ ئێوە چۆن ئامادی دەکەن خۆی زۆر جار مەشکە هەیە مەشکە بە مەشکەی وەنیە وەڵای جا ئێستا ئەو مەشکانە بەکار نانن خۆ خەڵکی ئێستا ئەی کامی بەکاردێن ئێستا کارەبایی ئاسانترە دەبێت من ئێستا موافرەت هەساونەوە لەوەیدا قازانستان کردووە لەوەیدا قازانستان کردووە حەساونەتەوە بەڵام مەشکەکەش خۆی لە خۆیدا وەرزشێک بوو کابانێک لەولای کابانێک لەولای دەیژێنووی دی تایبەتە وایە بەس پێتوانی هەوە زۆر خۆشە دڵنیام بەس پێتوانی ئەوەی مەشکەکەی خۆشترە لە کارەبایەکەی هەر زۆر زۆریش وەنیە ڕاستە وەڵای تەندروسترا وەڵا خۆشترا بەڵام کاکاوانە ئێستا کەسیان بەکاریان ناینی ئەوانە نەماون باشە ئەوە ئەو کولێرەکردنا تەمەند دەبێ هاوکارێک دەبێ وایە ئاسانترە باش ڕاستە دە زۆر چاکە وەڵا دەستان خۆش بێ ئیدی وەڵامە لەگەڵاو بازیامینە هەبێکەوە جیرانین و زیان لەگە بازیامینێ وەک خوشکاری نەرێ وەڵایی هەیانەمە دەکەینیانە و دەکەن پێکەوە هەتۆ هاوکاری وی دەکەی وی هاوکاری تۆ دەکەن ئێزا وەڵای زات زیرانەتی هەر بۆی باشە بۆی خۆشە هاوکاریی دەکەش بە حەم بەخۆی هەموویان وان ئێستا ماڵێک نانی دەکا هەموو بۆ تێدەوەری دەگەڵ یەکتری بە ماڵ ناری ئەو ڕۆی من دەکەن سپەینێوی دەکەن دوو سپەیوی دەکەن بە زووی لێ دەبنەوەتەوە کەمتر ماندوو دەبن ڕاستەوە ڕاستە کوڕژنی دەماندوونی ئێستا وەڵا ئێستا نەماوە ئەوە بووای لاتوە کوڕە دەبەر من جامەبانیان ڕاودە ساین لە خەوێنان و چند دەخوارد تەشتێکت قاپ و جرکردە شاین دادەنان دەچووە سەر چۆمی مەنزەڵە ئاوت وە سەر دەنادەبوو شلبانە هەتانی بەڕۆی لێ نەدەبوویەوە ئێستا بڕۆ هەمووی کارەباییە کوڕە خەساڵەیە کوڕە گسکی کارەبا ژنە محەساونەوە لەخوا بە زیاد بێ وەرامین ڕاستە وایە لە خزمەتدان بەڵێ ڕاستە قسەکانی تەواوە جوانە وەڵا بە دڵنیاییەوە ئێستا ئاسانکاری کراوە بەڵام ئافرەتیش بۆ خۆی هەر بجوڵێ بۆ تەندروستی خۆی زۆر باشە ئەنجا بەتایبەتی شانە زوو بنووی بەعنیان زوو هەستی قەلبی خۆشترا ئیشێک دەوەختی خۆیدا دەکات بە باشی ئەنجامی دەدا مەسەلەت هەر نەبێت چێشتێکی حازر دەکەی بە ئیسراحەت بە هێواشی تام و چێژێکی چەندە خۆشێنەک بە پەلە هەستی لە خەوێ نەزانی فریای دوشکەوێتەوە لەو زۆر بەکارهێنانی موبایل و بەخوا خۆڕێ موبایل بڵین باشی شەو خراپیشە بەڵام بۆ هەندێک شتان بە تایبەتی ئافرەت چاکنی هێندەی بەکاربێن ئەی چۆن خۆی پێوە مەشغوڵ دەکا و فکری دەڕوا لەگەڵی بڕۆخاری دەڕوا لەگەڵی پێوە مەشغوڵ دەبێ ئاگای لێ نامێنی زۆر ڕاستە زۆر باشە من بە زیاتر لە کاتان نەگرم سەرقاڵی زیاتر ئامادەکردنی کولێرەکە بن دەستان خۆش بێ دەستێ خۆش بێ بەخێرێن سەرچاو من داوای لێبوردنیشم هەیە بەڵام لێرە لە ڕێگەی کەناڵە جوانەکەی و ئێوەوە ئەوەی گە مەدەبیستی و دەنجی مەدەبیستی و ئێمە دەبینیتەوە داوای لێبوونی دەکەم بەڵام دایکان و خوشکان ئەمە لەگە لە سەروان هەندێک قسان دەکەم بۆ چاکەیوانمە داوای لێبوردنیشان لێ دەکەم بەڵام هێندە خۆ بە موبایلانەوە مەشغوڵ نەکەن نا ئیشوکای دەخۆ ینی بە گوێرەی پێویست ئارێ وەڵا
لەبەرەوەی بۆ تەندروستی خۆیان باشە شێ زوو بنون و بەعنیان زوو هەستن و کاری خۆ بەڕێ و بەرن و نا قسەکانی زۆر جوانە بێگومان تۆ بۆ ئەوان تا ئارێ وەڵڵا قورار بۆ تەندروستی خۆت خۆشە دڵنیایەوە زۆر چاکە دەستان خۆش بێ کولێرەکەش زۆر خۆشە حافێتتان زۆر بێ تایبەتەوە خزمەت و دایە. زیاتر لە کاتان ناگرم هەمیشە سەرکەوت و سەرفراز و تەمە درێژ بن. ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسار یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکە مایان لەکەی دڵە هەواری ژیانکردنە هەواری ژیانکردنە. پێم وایە کزەبایەکە هەر هەیە دیارە ئەم شەو لە گوندی باوزێ بەفر باریوە لە نزیکەوە دەچمە لای ئەو گوند نیشتینانە بزانین باسی چی دەکەن و ئیش و کارەکان و لە وەرزی زستان لە وەرزەکان بەچیوە سەرقاڵن لەگەڵمان بن. سڵاوی خۆی گەورەتان لێبێ سەلام عەلەیکوم. باش نەحواڵتان چۆنە مامە گیان چۆنی؟ باشی ئەحواڵ چۆنە کاک کەمال باشی خاڵ حاجی باشی ئەحواڵ چۆنە برا گەورە باشی مەمنون مامە گیان باشی چۆنی ئەحواڵتان باشن تەندروستیان چۆنە حاڵ و گوزەرانتان چۆنە باشن خێرە لێرە هەمووتان پێکەوە کۆبوونەوە والله زا قوربان گیان وەختی جەماعەتەوە وەختی جەماعەتەوە زا قوربان بۆ خۆشمان هەر دایماروواکەوە دەبینەوە هەر خۆشە ئەها زۆر باشە من بۆیە خۆشە بەدڵنیایەوە گوند بە چۆن دەڵی کۆبوونەوە لە نزیکەوە گفتوگۆکردن باسی ئیش و کارەکان باشە زۆر چاکە دەمەوێ بزانم ئێوە لە وەرزی زستاندا پێم وایە ئەو شەو لە باوزێ ئەگەر هەڵە نەبم کەمێک بەفرباری بوو وایە وەڵا قوربان بەڵە کەمێک بەفرباری بوو بەس زۆر نەبوو زۆر نەبوو زۆر چاکە شەوانی زستان شەوانی زستان ئێوە چۆن بەڕێ دەکەن وڵا شەوانی زستان ئێمە سەردان یەکدی دەکەین یاریەکان دەکەین یاریە کوردەوارەکان یاریە کوردەوارەکان دەکەین کاڵەمەستێنە کاڵەمەستێنی جوجۆری هەیە بە کۆشە و بە کوڵاو و گۆری ئەوانەیە بەڕاستە بڵێ لێرە زیاتر بەکامیان قوربان دادنیشی شەوچەرە خۆین شەوچەرەکە زیاتر چێ بە ئەوان جا شەوچەرەکە قوربان مێوژە گوێزە هەنارە کوڕ هەرمەیە هەناری هەڵگرتو بەڵە هەناری هەڵگرتوێرە وڵا زۆر چاک باشە لە باوزێ بێگومان شوێنەکەی ساردە وەرز بۆ وەرز خەڵکی باوزێ زیاتر بە چیەوە سەرقاڵی یانی ئێستا زستانە بێگومان ئیش و کارەکان لەوەیە سەختتر بن وەڵاهی وەک ساردی ساردا بەڵام ساردەکەشی وە قەدیم نەماوە باوزش گەرمێنی کوێسانی ئێستا لە کوێسانەکان بەفرێکی زۆر باری وەڵان لە ناوگوندی کەم باریوە باشە لە باوزێ ئەو کوێستانانەی هەن زیاتر خەڵکی باوزێ بۆ کام کوێستان دەچێت وەڵاهی کوێستانەکان زۆرن لەبەرەوەی سنووری باوزێ سنوورێکی فراوانی هەیە سنوورەکەی زۆرە قۆرغانە بەردەڕەشانە دەراوە بیانە کە بۆیە سەرتەپا شیلانەیە ساردکەیە سماقە زارە زەوی هەرمەیە دەکەونە کوێ و کوێستانانە زیاتر مەبەست لە ڕۆژەڵات دەکەوتە نێوانی خۆمان و سنووری ڕۆژەڵات یاریە کوردەواریەکان هەر لە دێر زەمانەوە تایبەتمەندی خۆیان نەبووە لێرە شەوانە کە دەچن ئەم یاریانە دەکەن هەر شەوە و لە ماڵێکە یان ماڵەکە دیاری کراوە وەڵاهی خۆی باوزە ئێستاش کەم نییە زۆرە ئەمە هەر شەوە لە ماڵێک یاریەکان باشە خاڵ حاجی یاریەک هەیە پێم وایە ئەگەر هەڵە نەبم کەسەکە دادەنیشێت لە پشتەوە نازانم بە کوچی بن بەڕێ وابزانام کوچی بن بەڕێ
ئەو کوچی بنبەڕێ ئێستا هەیە واللهی هەیە بەس کەم باشە بۆ نەماوە واللهی ئێستا بە لێدانی زۆر پێ دەکەوێت کابرا لێدانی وڵا خۆمان لێدانی حتمما پێ دەکەوێ بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە دنیا پێشکەوتووە یعنی دێ سەر فەیسبوک و نازانمەوانە بەڕاستی ئەوانە کەس بوون بەڵام ئەمە هەدەشیان کەیت بەڵام چێژی خۆیان هەیە بەڕاستی دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکوم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەرواکوم بینەرانی بەڕێز بۆ نیۆڕۆیە لە ماڵی مامۆستا عەبدوڵڵاین ئەوەی کە من بزانم خواردنێکی کوردەواریان ئامادە کردووە لەگەڵ گشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بینەرانی بەڕێز دیارە لە ماڵی مامۆستا عەبدوڵڵاین لە لای براژنە خەجیزەین پێشەوەی سفرەکە ڕابخەین باسی ئەوەم کرد کە خواردنێکی کوردەواری ئامادە کردووە با لە نزیکەوە هەندێک پرسیاری لێ بکەین زانین ئەم خواردنە چییە و چۆنی ئامادە کردووە ئەم کاتت باش کاتی تۆش باش پێشەشی بە خێراتتان دەکەم بە خێربێن سەد چاوانم وەڵایی زات چ شتێکم بۆ لێ ناون نازام هیوادارم ئەگە بەدڵتان بێ دۆکڵیم بۆ حازر کردوون نا بەدڵنیایەوە بەدڵمانە و زۆریش پێمان خۆشە بەڵام دەمانەوێت بزانین ئەو دۆکڵیوەی ئامادەت کردووە بەچی ئامادەت کردووە وەڵا جا بە کەشکم حازر کردووە کەشکەکە ببوورە دۆکڵی و چەند زۆری هەیە دۆکڵی وڵات جۆری زۆرە بڵێن سێ چوار جۆری هەیە هەندێکی هەیە بە پنجەیە لێ دەنێ دۆکڵی بە پنجێ لێ دەنێن دۆکڵی بە لوسی لێ دەنێن بەڵێ دۆکڵی بە کەشکان لێ دەنێن هەیە بە سیرمۆکەش لێ دەنێن بە پیوازی لێ دەنێن باشە ئەوەی کە باس کرد ئەو گیانە لە ئەوەکان هەیە لە بەراوەکان هەیە یان لە پشتاوەکان لە پشتاوەکانیش دەبێتێ پیوازەکان بڵێن پیوازی هەیە بڵێن ئەوە دەژینەوە پاییزان یان لە بەراوەکان دەبنێ بە پیوازی دەکا خەڵک زۆر ینی ئەوە کەوتۆ سەر حەزیە و کەسەی شاخەکان دەبێتێ لە کێوەکان دەبێتێ ئاروەڵا دۆکڵی ویلوسی زۆر زیاتر لێرە لە باوزێ بە کامەی زیاتر ئامادەی دەکەین و زیاتر خەڵکی حەزیلەکان وڵی زیاتر بە دۆ ڕۆنی ئازری دەکەین بەڵێ دۆ ڕۆن بە کەشک سازی دەکەین کەشکەکە بزانین ئەم کەشکە لە سەرتاوە چۆن ئامادە دەکرێت لە سەرتاوە وڵاتجا لە شیری ماڵاتی دروست دەکرێت شیرەکەی دەکوڵێنی و دەیکەی بە ماست کاتێک کە کردت بە ماست ماستەکەش دەژێنی لە ژان نێژ دۆیەکەی وەسەر دەنێینەوە کەوە سەریشمان نایەوە دۆیەکە بڵێن دەبێتە ئەوە شیرێش ئاگە بوو بە شیرێژیش تۆزێک لە ڕاوەکی دەکەین لە ڕاوەکە ینی بەڵێ لە ڕاوەکی دەکەین هەتا دەچۆڕێتەوە ئاگە چۆڕایەوە هاتە تۆزێک ئیشێک بوون بڵێن توند بوونێ دەیێنین دەیشێلینەوە جوان جوان دەیشێلینەوە دەبێ مەرجە بشێلدرێتەوە باڵێ دەبێ مەرجە بشێلدرێتەوە دەنا هەمووی لە ئاقار خۆ دەستێک بەردەدا دەبێ بشێلدرێتەوە و عیب نەبێ خڕخڕی دەکەین و ئاوانێکی دەکەین بەدەستان و حاڵی دەخین لەبەر تاوێ کاتەکەی چەندی دەوێت کاتەکەی کەگە هاوین بێ و تاو بەتیم بێ 2 هەفتەی دەوێت بەڵێ ئەگە تاویش بەتین نەبێ بەخوای مەلە لەسەر مەلە پایزان بێ تقریبان 3 هەفتە و نوی دەوێت لەبەر تاوێ ئەوەندەی دەوێت ئەوەندەی دەوێت دەبێ بزرینجێتەوە لەبەر تاوێت جوان بەڵێ ئەرێوەڵا خۆی بگری و خرانە بێ زۆر چاکە ئەوە دۆ کەشکەکەی وەنیە بەڵێ ئەرێوەڵاوە 2 کەشکەکەیە و ئەو دۆکلیۆم ئەو ڕەساس کردووە زۆر چاکە دەستەکان ئێستا بۆم باس کردووی زۆر چاکە جا باشە ئەوەیان تەبەن هەیە
ڕۆنی پێدا دەکا وایە بەڵێ ئەو ڕۆنە ڕۆنی خۆڵاتیە ئەو ڕۆنە واتە ڕۆنی خۆماڵیە وایە ئەمە ڕۆنی چیەوە ئەوە ڕۆنی ماڵاتیە بەڵێ دوەکەی پێدا دەبێت ئەوەی لە دوەکەی پەیدا دەبێت لە ئەگە کاتێک ئێستا شیرەکە زۆر شی لێ دروست دەکرێت هەیە بڵێن ئەمە بەلایکیدا ماسی لێ دروست دەکەین بەلایکیدا لە ماستەکەی دەبێتە دۆ لە دوەکەی دەبێتە ئیوا وەکە بۆ باسکردی دەبێتە کەشێک لە لایکیش بڵێن ئەوە پەنیری لێ دروست دەکرێت ئەگە شیرەکەمان گەرم کرد تۆزێک هێوێنی پەنیری لێ دەکەین ئەگە هێوێنی پەنیرمان لێکرد ئەو پەنیرە لێ دروست دەکەین ئەگە پەنیرەکەش تەواو بوو ئاوەکەی دەمێنێتەوە ڕای دەخینە بڵێن ڕۆی دەکەنە سوزگێکی دەیچۆڕێنینەوە ئاوەکەی ئەو ئاوەی ئەگەر لە پەنیرەکەی زیاد دەبێ وەسەری دەنوێنەوە بۆ لۆرچی لۆرکەکەی پێ دروستەکەین زۆر چاکە باشە پێشەوە بینە سەرباسی ئەو پەنیر و لۆرکۆوانە زیاتر مەبەستم دۆکەشکەکەیە ئەوە هەیە پێیدا دەکا وایە هەیە پێیدا ناکە لەوەیە بە کەس کەوت بێ هەیەرە ئاوای دەیخوا بەڵام پێم وایە ڕۆنەکە ئەگەر ڕۆنی خۆماڵی بێت بە دڵنیاییەوە خۆشترە وایە خۆشتر دەخورێت تەندروستی تریشە چۆن تەندروستی ترە ئەوانەی زوو شەگە تووشی نەخۆشی نەبوون بڵێن زیاتر ساغ بوون و زیاتر وانێک بوون هەمووی زیاتر ئەو ڕۆنە بووە ئێستا ڕۆنی ئێستا بە خۆت نازانێ هەمووی نەخۆشی پێوە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە هەر ڕۆنێکی زۆر پیرۆزیشە بەکەم کەسان دەکەن ڕاستە بەخوا زانین چەند گرانە لە بازاڕەکان هەر تامەکەش ینی هەز دەکەی تایبەتە زۆر چاکە سەرنجی ئەو نانەمدا ئەو نانەیان لەگەڵ نانەکەی تر بۆرە ئەوەیان سپیترە ئەمە چیەوە ئەوەیان ئاردی سفر و باریە ئەوەشیان ئاردی خۆماڵیە گەرمی خۆماڵی بەڵێ گەرمی خۆماڵی کردومانە تا ئارد و کردومان باش ئەوە ئامادەکردنەکەی قورستر نییە بۆ لێ هاتنەکەی زۆر قورسترە بەرێ وڵا بڵێن تۆزێک لێنا بە زەحمەتە بڵێن بەخوای زۆر لە سەری وەستانەبی بۆت ناکرێ کە بەڵام ئەوە لەوەیە تامی خۆشتر بێ و بەتامتریشە تەندروستریشە زۆر باشە دەستەکان خۆش بێ ئێستا وابزانم مامۆستا عەبدوڵڵاوان ئەوانش برسیانە چاڕوان دەکەن خواردنەکەمان بۆ تێکە ئەو دەمێ ئەمن بڕیار دەدەم ئایا بزانین چۆن ئامادەکراوە و تا چەند تامی هەیە زۆر چاکە نا بەدڵیایەوە ئینشاڵڵا دوڕۆن پۆشتێکی تەندروستە بە زەحمەت ئێستا ئەوانەی زۆربەی زۆریان ئەوانەی زوو نەبێ زۆر نازانن سازشیکەن بەو شێوەیە بینەرانی بەڕێز ئێستا تامی خواردنەکە دەکەین بزانین تامی خواردنەکە چۆنە بەڕۆنەکەی لەوەیە بۆ شاوەکە لەگەڵ پێکەڵاوی زۆر تایبەتتر بێ کەمال هەر خۆی لە خۆی لە دەڵێت تاقیکردنەوە باشتر بەڵگێ وایە بە دڵنیاییەوە وڵای بە تامە دەسوساوی لە بەر براژنێ قسەی مەکە زۆر خۆشە من هیواتمە دەستوشاوی خۆشبن خواردنێکی باش وڵا وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو براژ لە خەجیز دەستەکان خۆش بێ بۆ خواردنەکە بەڕاستی خواردنەکە زۆر تایبەت بوو دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێزی بەڵام دەبینم سەرقاڵی شتێکی تری ئەوە چییە و بزانم چیمان بۆ دروست دەکەی وەڵام ماجومی دروست دەکەم
چی؟ مەهجومی دروست دەکەم مەهجووم. لە مێوژان و لە تووە ئیشکەی و توو. لە گوێزەکان و لە قەلانەی هەنجیری و بەڵێ لێک دەدرێت ئەگە هەبێ قەزوانی شەو قەزوانی قەزوانیش. ئارێوەڵا ئەگە بێ قەزوانیشی لەگەڵ بێ هەتا شتی زیاتر بێ کەرەسەی زیاتر بێ زیاتر وانێک دەبێت باشە زیاتر بڵین لە باوزێ زۆر لە ماڵەکان ئەوەی دەکەن ئامادەی دەکەن ئارێوەڵا ئامادە دەکەن و یوا هەشە بەوانێکیش دەیخوا بە سادەی وا بە سادەیش دەخوایە. بڵین کابرا دێنێ دایدنێ نایکا بە مەهجووم ئەوە حەزی لێ نییە. ئارێوەڵا ئەوانی وای حەزی لێ نییە بەس پێم وایە ئەوە زیاتر هەر لە وەرزی زستاناندا لە دەکرێت. وەرزی زستاناندا دەخورێت لەبەرەوەی وەرزی زستانان ئەتۆ هاوینانیش توەکەی هەڵدەگری وایە. مێوژەکان هەڵدەگری گوێزەکەی هەڵدەگری قەلانەکانیش هەڵدەگرێت و هاوینان ئەو شتانت لەبەردەست نییە زیاتر بۆ زستانە نەما دروستی دەکەین. مامۆستا ئەو کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێک باش بە خێر بێن خۆشحاڵم. زۆر سپاس دەکەی مامۆستا با من ڕاستەوخۆ و پرسیارە لێ بکەم قوتابخانەکەتان بێگومان بەڕێستان مامۆستای وایە بەڵێ قوتابخانەکەتان لە پۆلی چەند تا چەندی هەیە قوتابخانەکەمان لە ئێستادا پۆلی 1 تا 9مان هەیە بنەڕەتیە و 55 خوێندکارمان هەیە 24 کچە 31 کوڕا و 4 خوێندکاری دەرەکیشمان هەیە. زۆر چاکە جگە لە بەڕێستان چەند مامۆستا تر لەوێ وانە دەڵێنەوە کۆی گشتی مامۆستاکانمان 14 مامۆستاین 14 مامۆستا باڵە 4 مامۆستا خەڵکی کوێنار خەڵکی گوندی باوزە دەوروبەرنیان حوتمان خەڵکی باوزین ئەوانەی کەش خەڵکی ێشکەنێ و هێروێ و ئەو گوندانەی دەوروبەرمانە دەوروبەرۆنیە ئەی ئەم ساڵ لە وەرزی یەکەم ڕێژەی دەرچوون چۆن بوو وڵا سپاس بخوای ڕێژەی دەرچوون باش بوو لە سەدا 61 خوێندکارەکانمان دەرچوو بوون باش 61 بەڵە سا 61 بوو لە ناو گوندی باوزێ مامۆستا بەڵێ وەکو تۆ زانیاری و شارەزاییتە بێ بێگومان عشیرەت وەکو عشیرەت نورەدینین وایە چەند تیرە و بەرەبابی تێدایە ناو باوزێ وڵای کاکسمان تیرە و بەرەبابەکانی باوزێ زۆرن بەڵێ و وەک بەڕێز شارەت پێکرد ئێمە وەک حەشیرەتی نورەدینین بەڵام لە حەشیرەت و تافە و بەرەباب سەرەتاوەی ناوی ناهێنم کە لە بیرم نییە داوا لێبوردنم هەیلیان پێش بەر لەوەی ناوەکان بڵێم تافەی مەمەحمودیانە تافەی کوڕەبەسیانە تافەی گۆجانە تافەی وسێنانە بەڕاستی تافەکان زۆرن بەڵام لێرە وا باسانی لە ژماردن نان و پێما بەرنامەکەش بەو شێوەیە ڕێگە نادات هەموو ناوەکان بهێننا زۆرن یەکجار کەواتە زۆرن ینی بەرەباب و بڵێن زۆرن بەڵێ لە مەسلەی بە تایبەتی خزماتی نێوان باوزێ و گوندەکانی ڕۆژەڵات ئەو قەلە ڕەشوانە قەلە ڕەشە لە پێشترەوە جاران لە کۆندا بە مەسلەی ئەسپ و وڵاغ و ئەوانە بووک دەچوو وایە ڕاست ئێستا ئەوە لێرە ماوە لە گوندەکانی سەرسنوور وڵی ئسمایسا بەهۆی پێشکەوتنی نەک بڵێن تەکنەلۆجیا بە تایبەتی هەموو ئامێرەکان دەگرێتەوە تەکنەلۆجیا سیارە گەیاندن ئەوانە هۆکارن بۆ کەمکردنەوەی ئەو دابوونەری توشتە کۆنانی کە زوو هەبوون بەکارهێنراون جا بە ئەسب بووە باچی بووە لێساشتا بۆ کوردستانی ڕۆژهڵاتەوە ساڵ ئێستا منیش لە بیرمە بەڵام حەمەداخەوە نوێنێ کامیرێکی ئەوە هەبوونا ڕاگەاندن بەو شێوەیە هەبوودەنا زێڕنخان کچێ مەحمودی خلە خودێر بە وڵا خانیان برد و پێم واتە لە گوندەکانی ئەو دیو ڕۆژەڵات ئێستاش لە گوندەکان پێم وا هەیە وایە ئاشتێکی جوانە زۆر چاکە مامۆستا عەبدوڵڵا زۆر مادوو ناکەین بەڵام دەمەوێت بزانین ئەگەر لە دوا قسەت ئەگەر هەر شتێکت ماوە زۆر سپاس دووبارە بەخێر بێن وەڵاهی من یەک داواکاریم هەیە لە هەموو ئەو جیهازە ناوخۆیانە کە پەخشی بەرنامەکانیان دەکەن پەخشی تەلەڤیزیۆنەکانیان دەکەن کۆمەڵێک گوندی زۆر لەو جیهازانە بێبەشن جا ئایا مەدایەکەیە ناگا ئایا ڕێگریەک هەیە نەبوونی بورجە ینی تۆ سنووری نەحەی سێوی حساب ئەوە بکە کۆمەڵێک گوندی بێبەشە جا هیوادارین و هەم لە ڕێگای بەرنامەکەی جەنابتانەوە لە ڕێگای ئێوە وەک پەیامنێر و گەیەنەری بەرنامەکە
چارەسەرێکی ئەو کێشەمان بۆ بکەن بتوانین ئێمەش لە بەرنامەکانیان بینەری پەخشی بەرنامەکانیان بین یان نمونەیەک داوا لێ بنم هەیەکە و نمونە دێنمەوە لە کاتی بەتایبەتی پەخشی یاریەکان تەماشا دەکەی دوکانێکی لێ زۆر قەرەباڵ خەڵک جێگەی نابێتەوە ئەگەر بورجی ئەم جیازە ناوخۆیان هەبێم کەناڵ ناخۆیانە بێگومان ئێوەش بێشک ئەو گرفتە نامێنێەوە خەڵکیش بەشدار دەبێ و بەڕاستی کەناڵ ناوخۆیەکان زۆر کۆمەڵە کەناڵی خۆشی هەر باشی تێدا بە سوودی تێدا پەروەردەیی تێدایە هەموو شتەکان دەگرێتە خۆ شانی جوان نانی گرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان کاکەمال دەمانەوێت ئەوەمان پێ بڵێ تیپی شانۆی مەشخەڵ لە باوزێ لە ساڵی چەند دامەزراوە تیپی شانۆی مەشخال لە 25/12/91 دامەزراوە ساڵی 1991 بەڵێ ئەم تیپە لە چەند ئەندام پێکاتوە ئەم تیپە سەرەتا 12 ئەندام بووین 12 بەڵێ دواتر وردە پەرەیسان ئێستا لە 25 بۆ 30 ئەندامان هەیە زۆر چاکە هەموو ئەندامەکان وابزانام خەڵکی گوندی باوزێن بەڵێ هەم لە ڕێژەی چۆن دەڵێ نێرمێت تێکەڵاوەڵا هەر تکلامان هەیە زۆر باشە ئەم تیپە تیپی شانۆی مەشخەڵە وایە وابزانم ناوێکتریشی پێدەڵێن بەڵێ ئەو تیپە لە پێشدا کاک ئارام دەرهێنەر و نووسری بوو دوای شەیدبوونی کاک ئارام تیپەکەمان گۆڕی بە ناوی تیپی شانۆی مەشخەڵی ئارام بۆ خۆت لە چەند بەرهەمدا بەشداریت کردو وەکو ئەکتەر وەڵای لە زۆربەی زۆری بەرهەمەکاندا بەشداریم کردووە ژان و گەر لێرە ناڕۆم تەڵەکانی ئەمەسوور و کوڕەکانی ئەمەداغای تەڵەبا و قازی وەک دکتۆرەکانی کۆڵان و ئەوشتانە زیاتر بەرهەمەکانتان خۆماڵی بوون ینی نووسەرەکانتان چێ و بابەتانەی نووسیوە هەمووی ئەوانەی پێش کاک ئارامی هەموو ئەوی نووسیون کاک ئارام بۆ خۆی دوای کاک ئارامی نەمانیوی یەکیان خۆزگە برایم شێخەی نووسیوە دوو دانەی دی کەشمان کرد پار و پێرار گەڕانەوەی مام مەشخەڵ گەڕانەوەی مام مەشخەڵ بازاری شێواویش ئەوانە نووسینی عومەر ئیسماعیلین باشە ئەو بە تایبەتی بازاری شێوا و ئەم بازاری شێواوە زیاتر باسی لە چی دەکری ناوەڕۆکی بەرهەمەکە کارەکە چی بوو وەڵی هیزا بازاری شێوا بەخۆی بەخۆوە دیارە ئیدی لە سێعری لە نەخۆشی بۆ لای دکتۆری ئەو بەفلیمەکەیم بەخۆیەوە دیارە سۆنا ڕاست زۆر چاکە وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن سلام علیکم چۆنی پورێ زۆر چاکی پورامینی وەنیا زۆر باشانی بە هەڵە نەهاتوومە لە زۆر چاکە ئەوەم بیست سەرقاڵی ئامادەکردنی خواردنێکی کوردەواری تایبەتی وایە باشە دەکرێت بزانین خواردنەکەت چییە بەسەر چاو ترخێنە و ترخێنە هەجە باشە دەبێتخوا بە بیبینین بزانین بەسەر چاوت خۆش بێت زۆر باشە دە باشە بامنەر یەکزاری دانیشم بۆی ئەو ترخێنەیە لە چی و چی ئامادە دەکرێت پورێ
وڵی بە قوربانجا لە زۆر شتی ئێجا دەکرێت شتەکانمان پێ بڵێ ئەرێ وڵە زۆر چاکە لە ترخێنێ لە چەوەندەرێ ترخێنە لە چی و چی پێک دێ ترخێنە لە گەنم و لە شێلمێ گەنم و شێلم بەڵێ چیتر بە دۆشی دەگریەوە ئیشکی دەکەی لە تاوێ دواییدا ئاوێ دەکەی و زەردی دەکەی و چەوەندەرێ بە بڵێن ئەو بەجای دەکڵێن چۆندەرەکە بەجا ئەو بەجیا دەکڵێن دوای ئەوەش دێتکە قەیسی و ئاڵ و باڵ و هەموو شتانی تێدەکەی و ڕێک دەوێت ترخێنە نۆکی تێدا فاسۆلای تێدا ڕەشی تێدا ماشەسپی تێدا هەرێ وەڵا دەوە شتانە لەگەڵ بێنە ناخورێ ئەو مەنزەڵی ترسیە شاپراخن بە زیاتر کەلەمی تێدا دوای سەڵقی تێدا دوو جۆرە گۆشتیش تێدا دوو جۆرە گۆشتی تێدا گۆشتەکان چی وچین گۆشتی ماڵات شەوی مریشکێشە مریشکەکە هەر مریشکی ئاسایەوە نیە بەڵێ زۆر چاکە تایبەتە بەسەوە ماوێتی کوڵانەکەی ماوێتیان بەڕاستی خواردنی دەوە ینی بەسەوەیە بیسمیلایی لێ بکەی و بیخۆی وایە بەڕێزی دەستەکان خۆش بێر ئاوەدامێجا بێگومان گوند بە دوشتی ئاواوە خۆشە ئەو خواردنە کوردەواریانە وایە وانە بەجا خواردنی کوردەواری زۆرە دۆکلیوە و کەشکەکە و وای ڕاستە ئەی هەر ئەوانە نییە بەڵام بڵێ هەر جارە و شتێک لێ دەنێ وەڵا لە ماڵی مامەستا عەبدوڵای دۆکڵی وەچی زۆر تایبەت و خۆشیان ئامادەکەن ماڵیان ئاوەدان بە دەستان خۆش وەڵا زۆر تایبەت و بەڕاستی باشە تۆ لە ماڵی هەر بەتەنیایی بڵین منداڵەکانت چەند کەس نەوەڵا کاکە دوو کچم مشکل لەگەڵ دەماڵێدا و شوبراکم و کوڕشم ماڵە خۆی کردووە لێرە لەولا کوڕەکان هەردووچیان ژنیانی ناوە بەڵێ زۆر ساکار بە خۆشی بێ ئینشاڵڵا یەکچیش لەگەڵ ماون وەنیە بابا دوو کچم لەگەڵ ما دوو کچ لەگەڵ زۆر سپاس دەکەم باشی حواڵت چۆنە باشی ئەو عەزیەتە نەکێشا باە ئەوە کچە گەورەکەتە زۆر باشە ناوت چییە؟ ئەستی باشە ئەستی خان چکارەی بەچیەوە سەرقاڵی وەڵای زیاتر ماڵەوە ئەدی خوێندن وەڵای خوێندومە تا دوازدەم تەواو کردەوە تاو لە ماڵەوە دانیشتوم 12 وێژەی بەڵێ زۆر باشە با من یەک دوو پرسیار لێ بکەم باشە با پورم گوێی لێ نەبێ خۆ بین باشە خواردنەکانی داکت چۆن هەڵدەسەنگێنی ئەوەندەی کە تەبەن دایکتە و لە نزیکەوە ئاگاداری وەڵای خواردنەکانی داکم زۆر بەتامن داکم کابانێکی باشە بەڕاستی بەڵێ زۆر گوێی لێ نەبێ باگوێ لێ نەبگەر وەسوی دەکەم بەڵێ ئەو خواردنە بەخسل ئەو ترخێنەی کە ئامادەی کردووە ئێوەش دەیخۆن بەڵێ ئەرەوەڵام زۆرم حەز لێ برایەکەشم زۆر حەز ئەرەوەڵا زۆر حەزمان لێ هەر جاری وایە دەڵێن دا بۆمان دروستکە دروستکەوە زۆر چاکە ئەی لەگەڵ یاپراخی چۆن لەگەڵ یاپراخش زۆر باشم وەڵام حەزم لێتی زۆر باشە تۆ دایکت چی بۆ بەجێ هێشتووی لە دایکمەوە مهرەبانی و دڵسافیەکەی بۆم ماوەتەوە لە بابیشمەوە بوێر یەکەم جوانە جوان ئینشاڵڵا دایکت هەر تەمەند درێژ دەبێت باوکت هەر تەمەند درێژ دەبێت خۆت گەورە حافی باوکت مردووە کۆچی دوای کردووە خوالی خۆش بێ خوای گەور و میهرەبان بە بەهشتی شاد بکە ڕۆحی شاد بێ زۆر چاکە باشە زۆر چاکە عەزیەتمان دای نەدەبوایە ئەو عەزیەتت کێشابایە ئەوە وا بزانم گوێز و مێوژ و ئەوەش خوورمایە ئەوەش چایە دەستەکان خۆش بێ زۆر چاکە بەڕێزی زۆر سپاس پورێکیان وەکو باسمان کرد ئەمە کچەکەت تا پۆلی 12 تەواو کردووە هاوکارە گوێڕایەڵە چۆنە ینی وەکو کچێکە هەڵی بسەنگێنی وەڵای جا دەرەجەیەکە دەرەجەیەک بەدڵتە خۆ گلەی لێ نییە نەوەڵا چاویم نە چۆن گلەیم لێ دەڵمەکە گلەی لێ هێبێ بۆ ئێمە گلەیەکەی لێ بکەم بۆیە جار نەبێ دەست بۆ چێشتی نام هەر بۆ خۆی لێ دەنێ بۆ خۆی لێ تابانە بڵێن ئەو چێشە جستانیانە من چاتر لێ دەزانم بە دڵنیایەوە تۆ باش ئەوی سوودی لە تۆ بینیوە لێت فێر دەبێت ئێستا پێدا نامێنی بۆ خۆ لێشنێ بەس بۆ خۆم حەز لێ بەدار و ئاوری لێ نەمە لە سەر غازی لێ دەنم بە زۆر باشە زۆر باشە ئینشاڵڵا پێ خۆش بوو ڕۆژەوێکی خۆش بوو جستانی بوو هەواکە گەرم بووتم بە لە دەرێ دار و ئاوری بکەمەوە و چێشتێکی لێنین بۆ خۆمان بەیانیانی وەکو باش
لدرجة شاو نمو كوسان كاريزيكي صجر ديني بروان الله خندي كوسان شافو دومي دشتو ساراي ندم بهذا شاري جوان نانی گرمو شیرو ماسی خوزگادا خوی بو سفر و خوان خوزگادا خوی بو سفر و خوان بدلاوا خوشم ماوی خاکم واوی گمدا کی خوان. السلام عليكم. وعليكم السلام. كاي احمد سوني بخير احوالك شلونه؟ تندرستي شلونه؟ باشي زور ساكت سپاس دەکەم. بینیمی دوور بە دووری لە چی ڕاماوی لێرە ڕاوەستاوی؟ وەڵی تەماشای ئەو گوندە سۆلەی دەکەم بڵێ نەحنی ئەگە گوندی باوزێ دیارە من زۆر جەلان لە هەموو کەناڵ ڕاگەاندنەکان شتێک دەڵێم پێکاتەی نەحیەی ئیسێوێ لەسەر گوندی باوزەیە پێکاتەی خەزار قەڵازێ لەسەر چوار گوندی گەورەی پشدەرە باوزە و هێرۆ و هەڵشۆ و شێنیە وڕێشێ ئەگە تەماشام دەکرد ئەوان دەمان من ئەو بەرەوبەرین لەو سەربانانە بڵێن چەند گەنجێک چەند بڵێن خزمێک ئەوە پیاسان دەکرد لەسەر ئەو بانانە ئێساش بەداخەوە لەبەر کۆمەڵێکشتی نەبووی و ئیدیوانە ئەوە بەسەرێکدا ڕووخا و ڕووخا پەرۆشی ئەو دێمە و گریانم بۆی دێ بەڵام هەر باش لێساژە هەر ئاوەدار بەسات بێساژ لە بەڵام لە چاو ڕابردوودا بەڵێ سەر و شێست ماڵی هەر ماڵەیە ئەو جا قوربان نزیکەی 25 خوێندکارن بۆ ئیسێوێ دەستی ئامادەی چەند تەلەبێشی زۆری لێرە بڵێنەوەنە لە زۆر بەشەکان بە قەسەیان دەبیت زۆر باشە بەگشتی خەڵکەکەی وەرزا وەرز ئێستا حالیە لەو وەرزەدا وازام بڕینەوەی قوربان وەختی مێوبڕینێ بڵێ ئێستا هەر پاش حتا هەنزیریش بڵێ پاشی پێش ڕۆژی دیکە واقعیەکەی بڵێ نەحنی ئەو باغا هەنزیرانەمان نین بڵێ بەڵێ دەشی بڕن بەڵام مێو هەیە الحەمدولillah پاشی 5-6 ڕۆژێکی دیکە تقریبا لە 25 دوو ئەوجا بەرەو مانجی سێ زیاتر بڵێن خەڵکەمووی بە هەرەوەزی لەگەڵ یەکتر دەچی و بڵێن شتەکان خۆشن لە خوای بەزیات مەسەلەی هەرەوەزی هەیە بەڵێ قوربانە کەس ئێستا سوبحان الله کەسەت بەخۆی تابڕی بڵێ نەگەوە بێت پێشەش کەسی زانا وریا دەسم بڵێن لەگەڵ یەکدی و خۆشە و دەمە و بەهارە و زۆر چاک بەستەلەی ڕێگاوبان وڵای قوربان ڕێگاوبانیشەوە زیاد دەکات تەبعەن جەنابتان پێی هەڵا هاتوون دیارە بڵێن بەرزونزمی زۆر تێدایە تاسە و تۆسەی زۆر تێدایە و دوای وەختێش دیارە خوای گەورە بڵێ نەحنی ئێسانەی کردوتە قسمەت نازانم دەنا بە حیساب لەسەر سندوقی دەوڵەتی خێرخوازی نێودەوڵەتی عێراقی بڵێن ئەگە بۆمان قیل دەکرێت هەر ئەو مانگەی نا ئەو مانگەی مە پارەکەینە خەریب و کەوی لەسەر شوێن و قورئانان گوتن بە هەفتێکی دیکە دەکرێت قوربانەوەس ئەوە ساڵ و نیوی بەسەدا ڕۆی تێفەڕی بڵێن ئەوانە و خۆشتەکە ئەوە هیوادارین ئەگە ئەوەش بکرێت سنگاتیەوە بە دەوڵەمەندێکی باشیش دەکرێت نەکە کەسانی خێرخواز بێ کەسانی حکومەتیش مانشی پێداوین بڵێن وحدی پێداوین ئەوە پێداوین ئەگە بچین و بەداخەوە بڵێن ئینشاءالله جێبەجێ دەکرێت کاکە جێگر چۆنی ئەحواڵت چۆنە تەندروستی چۆن وەرێرە باش کاکە جێگر زۆر سپاس کاکە جێگر وارێ باسییان کرد چون شێ لێرە گەنجی خۆشە سێ چوار گەنج بوونکان وەڵا جێگری کاکە ئەحمەد مەولودیە جا پێمان خۆشە بە دڵی خۆت شتێکمان پێشکەشکەی بزانین باش نییە بە ڕێزی کاکە هایدەک ماڵێ بابم جوانێ پیربوویە و مەکرەیدانێ دوقرینگە ماڵ دەفراندن لە چۆمی گامێشانێ یەکیان بۆ کاوڵان دەڕۆی یەکیان لە بۆ کوورانێ وەتەن لە من پیر نابێ لە بەرتوران چاجوانێ هەلاو نەو یارە یادگاریە بۆ خۆی زۆر چەک دەزانێ پێشکەشی دەکەم بەشوێ تەواو بە خەڵکی خانێ بە شنەوە مەهابات و بەشێک لە شاروێرانێ نەخەی ساقز و بانە سەڵاو بێ لە بۆکانێ باوزەکەی سەرسەوزم هەچێیە پێی نەزانێ گەریارم هات لە بۆ ژوان لە دوای جێژنی قوربانێ دەیگوت کوڵمەم مەگەزە هەتی ومایەم بۆ دانێ لە جەفەنجێوە ڕاست بووین دەستمان کرد بە ملانێ ساوزەڵێکی مام لێم گوت لەگەڵ ئاشی لە جوانێ دەیگوت پف لە بەرجێگری هەوای مام لێی دەزانێ لە دنیای زیندوو بم مەلایکەی گشت حەسمانێ بڵێ ئەنجێگر ئاخر ئەی ئاڵای کورد کوانێ وەسیەتێک بەجێ دێڵە
دەڵم بۆ خزمانی باوزێ ئەو کاتێ ئەگەر دەمرم دەمبان بۆ قەبرستانی لە خامی سپیممە پێچن یا سوڕەتی قورحانێ با ئاڵای کوردستان پێ کوردە سەری بۆ دانێ ئاڵای کوردستان بەرزە چێیە قەدری نەزانێ زۆر خۆشە لەسەر وڵاتت 100 ساڵ بچیە زیندانێ سڵاو لە کەناڵی زنەر جەنابیان ئەوەتانێ دەستەکانت خۆش بێ بەخێرەوە کاکە جێگر بەڕاستی ینی ڕاستیان گوتوانێ بە خاڵقی شەو ڕۆژان دەمێکە نایڵێ بەڵانەوە دیارە ناسپاسی دەکەین نابڕێزی سپاسی دەکەین حەیرانێکمان بۆ بڵێ با گوێمان لێبێت چونکە هوەری حەیران زۆر تایبەتە زۆر گرینگە و هەموو کەسێکش ناتوانێت خۆی لێدا زۆر چاکە با گوێمان لێ بکاتێت دڵ عەیرە حەیرانە بابە برانە برادەری دەنابێوارێکم کە دەرانێ جاوە نە بە بای دەکوژێتەوە نە بە بارانێ نە بە باجی بێمەڕان نە بەگڵەوە سەردانێ ئەوە عەوت جوتی دە من دەگەڕێن جاوەڵا لە ڕەش دەستما دەربەریانێ ئەوە سێیان دەچەقێنن لە تۆوی سوورە گوڵە ناوەڵا چواریان دەچەقێنن لە تۆوی ڕەشەریحانێ ئەوە خەبەرە مردنێ خۆم گەلە گەلە پێخۆشترە لە خەبەری هەر بە مێردانێ جاوەرە دنیایەوە من دەمرم قەت مەڵەن درەنگە لێدەم بە قڵنگە لێدەم بە بێڵەنگەوە من گردنێەوە زانەکەم قەبرەکەم گەلە گەلێ تەنگە جاوە چێرانم بۆ بێنن لە تیشاران بەردە تابوتان لە ناڵواڵی دەساوان ئەوە من گردنێەوە ئازاناکەم شینێشم بۆ پێنەجێرن بەچی ژۆرەی دەمەم کووناتویان بەدا چێ منداری دەساوە زاوە من دڵم عەیرە ڕەبی بەخێرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم زارەی گوندەکەم تا گوندێکی تر هەر شاد و سەرکەوتو بوون خواتان لەگەڵ